محمود مەشهەدانی سونەیەک بەتامی شیعە لە باڵاترین پۆستی سونەکاندا. نوری مالیکی بە مەرج مەشهەدانی کردەوە بە سەرۆکی پەرلەمان. محمود مەشهەدانی دوجار بووە سەرۆکی پەرلەمان. مەشهەدانی لە گەڕی دووەمی دەنگداندا توانی بە بەدەستهێنانی 182 دەنگی پەرلەمانتاران لە بەرامبەر 42 دەنگی سالم عیساوی ڕکابەریدا ببێتە سەرۆکی نوێی پەرلەمانی عێراق. محمود داود مەشهەدانی ساڵی 1948 لە بەغدا لەدایک بووە. ساڵی 1972 کۆلێژی پزیشکی لە زانکۆی بەغدا تەواو کردو و ساڵی 1981 لە سەردەمی بەعسدا دەستگیر کراوە و ڕەوانەی زیندان کراوە. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس بەشداری کاری سیاسی کرد و سەرۆکی ڕێکخراوەی داوە و ئیرشاد بووە. ساڵی 2004 ئەندامی ئەنجومەنی حکم بووە و هەمان ساڵیش کراوەتە ئەندامی لیژنەی نووسینی دەستور. ساڵی 2006 وەک یەکەم سەرۆکی پەرلەمانی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس هەڵبژێردراوە. ساڵی 2021 وەک ئەندامی پەرلەمانی عێراق هەڵبژێردراوەتەوە. لەم خولەی پەرلەماندا مەشهەدانی کەلکەلەی چوونە سەر کورسی سەرۆکی پەرلەمانی کەوتەوە مێشک و هەر لە سەرەتاوە خۆی کاندید کرد. بەڵام حەلبوسی ڕێگری کرد تا ببێتە سەرۆکی پەرلەمان و کاتی هەڵبژاردنەکەش گرژەی دروست بوو. بۆیە مەشهەدانی لە هۆش خۆی چوو و ڕەوانەی نەخۆشخانە کرا. سەرنجام کات هات و ڕۆژت حەلبوسی لە پۆستەکەی دوور خرایەوە. مەشهەدانی دیسانەوە هاتە ناو کێبڕکێکەوە. بەڵام حەلبوسی و سونەکان بەتوندی هاتنە مەیدانەکە و کارتی سووریان بەڕوودا بەرز کردەوە و نەیانهێشت مەشهەدانی ببێتە سەرۆک. سەرنجام دوای نزیکەی ساڵێک لە مشت و مڕ و هێنان و بردننی ناوسیاسیەکان حەلبوسی ڕازی بوو بەوەی مەشهەدانی بێتەوە سەرۆک و لەگەڵ مالیکی پشتیوانیان کرد. ڕۆژنامەی شەرق الئەوسەتی لەندەن بڵاوی کردوتەوە کە مالیکی بە چەند مەرجێک پشتگیری مەشهەدانی کردووە. مەرجەکەشی بریتی بووە لە تێپەڕاندنی یاسای هەڵبژاردنەکان و یاسای باری کەسێتی. بەم پێیش بێت مەشهەدانی بە سونەیەک ناو دەبرێت کە بەتامی شیعە حکمی ئەم خولەی پەرلەمان دەکات تا کاتی تاوە بوو.